دوای 11 ڕۆژ لە بەردەوامی جەنگی سەر غەزە هەریەک لە ئیسرائیل و حەماس خۆیان بە براوەی ئەو جەنگە دەزانن، بەڵام بە پێی داتا و ئامارەکان بەراورد بە توانە سەربازیەکانیان ئیسرائیل لەم جەنگەدا زیانی گەورەی بەرکەوتووە. بە پێی داتاکانی وەزارەتی تەندروستی فەڵەستین لە بۆردومانەکانی ئیسرائیل 232 کەس شەهید بوون کە لە ناویاندا 65 منداڵ و 39 ژن هەن، هەروەها 1910 کەسیش بریندار بوون کە 560یان منداڵ و 380 ژن و 91 بەتەمەن بوون. لە بۆردومانەکاندا ئیسرائیل زیاتر چاوی لەسەر لێدان لە دامەزراوە گشتیەکان و ناوچە پیشەسازیەکان بووە. بەو پێی دامەزراوە سەربازیەکانی حەماس لە ژێرزەمینەکاندان و نەیتوانیوە زیانیان پێبگەێنێت. لەو چوارچێوەیەدا نووسینگەی حکومەت لە کەرتی غەزە ڕایگەاند 75 بارەگا و دامەزراوەی گشتی لەلایەن ئیسرائیلەوە کراونەتە ئامانج، لە ناویاندا دامەزراوەی خزمەتگوزاری و ئەمنی و پۆلیسیشی تێدایە. هەروەها 68 قوتابخانە و ناوەندی تەندروستی کراونەتە ئامانج، 490 زەوی و ناوچە کشتوکاڵی و کێڵگەی ئاژەڵی و بیر بەر بۆردومانەکان کەوتون. بە پێی نووسینگەی حکومەتی غەزە 3 مزگەوت بە تەواوی خاپوور کراون و 40 مزگەوتی دیکە لە بۆردومانەکاندا زەرەرمەند بوون. ئیسرائیل 300 شوێن و دامەزراوی ئابووری و بازرگانی کردووەتە ئامانج، 7 کارگەی بە تەواوی وێران کردووە، زیانی بە 60 ناوچەی گەشتیاری گەیاندووە، 31 بگۆڕی کارەبا مەحاویلە زیانیان بەرکەوتووە، 9 شەقامی سەرەکیش بە تەواوی داخراون. حکومەتی فەڵەستین ڕاشی گەیاند بەهۆی هێرشەکانەوە 454 ئۆتۆمبیل و هۆکاری گواستنەوە بە تەواوی لە کار کەوتون. لە بەرامبەردا ئیسرائیل زیانی گەورەی ئابووری بەرکەوتووە، تەواوی گەشتە ئاسمانیەکانی ڕاگیران، دەوامی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن لە زۆربەی شارەکانی قەوارەکە ڕاگیرە. بە پێی ئامارەکان لە سەدا 50 کەرتی پیشەسازی ئەو ناوچانەی لە نزیک غەزە بوون زیانیان پێگەیشتووە و ڕاگیراون. هەروەها لە سەدا 20 پیشەسازی شوێنەکانی دیکەی ئیسرائیل بەهۆی موشەکەکانی حەماسەوە ڕاگیراون. قەبارەی زیانە ئابووریەکانی ئیسرائیل بە چەندین ملیار دۆلار مەزەندە دەکرێن، بەڵام بەرپرسانی ئیسرائیل زیانەکان دەشارنەوە. بە پێی ئەو داتایانەی لەسەر سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل بڵاو کراونەتەوە، نرخی هەر موشەکێکی سیستمەکە 40,000 دۆلارە، واتە بۆ خستنە خوارەوەی هەر موشەکێکی حەماس 40,000 دۆلار لەسەر قەوارەی جوولەکە کەوتووە. لەو بارەیەوە ئیسرائیل ڕایگەیاندووە بزوتنەوەکانی حەماس و جیهادی ئیسلامی و کۆمەڵەکانی دیکە نزیکەی 4350 موشەکیان ئاراستەی ئیسرائیل کردووە. لەو ژمارەیە 640 موشەکیان هەر لە کەرتی غەزە کەوتووەتە خوارەوە. ڕێژەی لە سەدا 90 موشەکەکان لە ئەنجامی کاریگەری سیستمی بەرگری موشەکی گومەزی ئاسنینەوە نەیانتوانیوە بگەنە هیچ ئامانجێک و تەقێنراونەتەوە، ئەوەی دەمێنێتەوە گەیشتونەتە ئیسرائیل. بەو پێش بێت تەنیا سیستمی بەرگری ئیسرائیل 10 ملیار دۆلار خەرجی گەڕاندنەوەی موشەکەکانی لە قەوارەی جوولەکە داوە. ئەمە جیالەوەی بەهۆی ئەو هێرشانەوە فڕۆکەخانەکانی داخست، بەرهەمێنان و هەناردەی نەوتی ڕاگرت، بەهۆی کردنە ئامانجی هێڵە نەوتیەکان و سیستمی وزەی ئەو وڵاتە کێڵگەی گازی تاماری لە کارکردن ڕاگرت. بازاڕی دراوی ئیسرائیل لە سەدا 30 بەهاکەی لە بازاڕدا لەدەستدا. سەرەڕای ئەمانە ئیسرائیل ناچار بوو تاگلایانە ئاگربەست ڕابگەێنێت. بزوتنەوەی حەماسیش بۆ یەکەم جار لە مێژووی ڕوبەڕووبوونەوەکانیدا توانی ناوجەرگەی ئیسرائیل بە موشەکەکانی بکاتە ئامانج.